دوای مانگێک لە خواردنی کلێنێکس بە مەبەستی دابەزاندنی کێشی دوجار زیانە تەندروستیەکانی لەسەر ڕیخۆڵەی ئەم ژنە دەرکەوت و بە پەلا گەیەنراوەتە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات لە هەولێر. ئەو ژنە کە دایکی 5 منداڵە گوێی لە قسە و ڕاستپاردەی مەلەعەلی کەڵک بووە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێ ئەوانەی کێشی لەشیان زۆرە با کلێنێکس بخۆن تا کێشیان داببەزێ. ئەویش دوای بیستنی ئەو قسانە ڕۆژانە 20 کلێنێکسی خواردووە. مەلەعەلی بەم نی نەگوتیا بخۆ بەرە لە تەلەڤیزیۆنی جێبێستی بووم خواردم گوتی ژنێک زەعیف بۆ ڕۆژی 16 کلینکسی دەخوارد ئەوەندە چیلۆ نازانم گوتی 6 چیلۆ چەند چیلۆ دابەزیێ ئەمش لەبەر هەندێک خواردم دەی سێ دەیستا پشی ئیستیفادەم لێ کرد نارم لێم نەکردیە پشی تەنجیم نەما یعنی هەرستامەوە دەڕۆیشتم ڕۆژێ 2 ساعت دەڕۆیشتم ئەوەندە ئیستیفادەم لێ کرد وەرە دوونی شێڕاش ژانم گرت و یەکسەرم نەنینە ئێرە. شەوی سێشەمە بەهۆی هەبوونی ئازار لە سکیدا ئەو ژنە بەپەلە دەگەێنرێتە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات و لەوێ پزیشکەکان داوا دەکەن دەست بەجێ بخرێتە ژێر چاودێری وردەوە چونکە بەشێک لە کلێنێکسەکان لە ڕیخۆڵیدا قەتیس ماون و ئاستەنگیان بۆ ڕیخۆڵەکانی دروست کردووە. دوای گەیاندنی بە نەخۆشخانە پزیشکەکان بەردەوام چاودێری دەکەن و لەبەر کۆمەڵێک گرفتی تەندروستی تا ئامادەکردنی ئەم راپۆرتە نەیانتوانیوان نەشتەرگەری بۆ بکەن. لە ئێستادا نەخۆشێک هاوڵاتێک لە دوێنێ شەوە کاتژمێ 11 شەو هێنراوەتەوە نەخۆشخانەی ئێمە بە سەبەبی خواردنی کلێنز لەسەر قسەی خۆی پزیشکی پسپۆرت سەرپەرشتی دەکات بەڵام تاوەکو ئێستا ڕوون نەبووەوە هۆکارەکە بزە بەدەو کلینسیانە لەبەری وەزنی زیادە لەبەر قەڵەوێکی تۆزە ناڕوونیەکە لە ئیشەکە بەڵام ئازاری لە سشی ئازارێکی زۆر هەیە لە سشی لە ئێستادا پزیشکی پسپۆرت چاودێری دەکاتن. ئەو ژنە لە ڕۆژی دەیسێوە دەستی بە خواردنی کلێنێکس کردووە و دەڵێ ڕۆژانە لە 3 کاتی جیاوازدا 20 کلێنێکسی خواردووە. بەو پێبێ لە ماوەی ئەو ماگونیوەدا نزیکەی 950 کلێنێکسی خواردووە. هەرچەندە پزیشکەکان بە هیچ جۆرێک نایسەلمێنن کە خواردنی کلێنێکس چارەسەر بێ بۆ دابەزانی کێشی لەش، بەڵام ئەو ژنە دەڵێ لە ماوەی ئەو مانگەدا توانیوێتی کێشی لەشی کەم بکاتەوە هەرچەندە دوجار تووشی زیانی تەندروستی کردووە.